چەند گۆڕێکی دیکەش لە یەکێک لە گۆڕستانەکانی هەولێر شێوێنراون. ئێرە گۆڕستانی سید معروفە لە گەڕەکی بەلاشاوە لە نزیک شەقامی چلمەتری. ئەوەی هەیە لێرە 11 گۆڕ بەم شێوازە شکێنراون کە ئەوەی من زانیاری وەرگرتووە گۆڕستانەکە بە ناوی گۆڕستانی سید معروفە. ئەم گۆڕانەش گۆڕی سید معروف خۆی و منداڵەکانی و کە سوکاری لێرەنە 11 گۆڕ بەشێکیان شکێنراون. جا هەیە تەنها بەشی سەرەوەی چێلەکە شکێنراوە، هەیە بەشێکی کەمی هەیە تەنها ناوەکەی. جا ئەمە سێمین گۆڕستانە کە گۆڕ تێیدا شێوێنراوە لە ماوەی ڕابردوو. گۆڕستانی هەرمۆتا 15 گۆڕ و گۆڕستانی شێخ ئەحمەد 15 گۆڕ و ئەمەشیان 11 گۆڕ دەبێتە 41 گۆڕ کە لە ماوەی چەند ڕۆژێکدا شێوێنراون. جاچێک لەو کەسانەی کە سەردانی گۆڕستانی کردووە من دەمێت لێرە قسەی لەگەڵ بکەم. مامەجان سلااو دەبێت دەمێت پێم بڵێ لە کێوە بینیتەوە گۆڕانەوە شێواون؟ بەڵێ سلااو لە خۆتان. وەڵی من ئەوەی بیزانم کە من دوو مامم لێرەیە زۆر جاریانی مەسەلەن سەردانیانەکەم یعنی پێش ئەوەی ئەوانەی هەرمۆتا پێش ئەوەی هیچ برین شێخ معروف شێخ ئەحمەد لەوێ ئەوانە شێوێنرابوون ئەوە شێوێنرابوو. بەڵام من طبعا هەر ئەو چەند مەجموعەیەک لە کۆی قەبرستانەکە هەمووی ئەم چەند گۆڕا ینی شکێنراوە. باشە ئەمە کە سوکاری جەنابتن؟ نەخێر ناوەڵا من تەنها هاتووم ینی دوو مامم لێرەیە سەردانم کردوون ئەوم بینیوە پێش مانگێک پێش ئێستا ینی مانگێک بتەقتەقەری بین نازانم بزەبت کەی بەڵام بڵین چەند ڕۆژێک چەند ڕۆژ پێش ئەو حادیسەی ینی مەسەلەن هەرمۆتە و ئەوەی شێخ ئەحمەد. باشە لێرە لە پێشتردا حاڵەتی لەو شێوەیە هەبووە؟ بەخوای هەبووە قەت وازەق نەبووە ینی بەڕاستی چەند زنجیرەیەک ینی ئێستا وەکو ئەوەی لێ هاتووە ها دیاردەیەک ئەمە لێرە لە ئەوەی کۆی ینی بەڕاستی دیاردەیەکی زیاد ناشرینە. من هەستم کرد وتم لەوانەیە احتیمالێ لە بنەماڵەیە یەکێت تۆڕابیان مەسەلەن حەس بەوە کە ئەوانە شۆن بڵێ ینی مەسەلەن تێکیان بدا. بۆیە من دەنا من ماوەیەکە بینیومە بەڕاستی ئەم گۆڕانە شێوەندراون زۆر بەداخەوە. باشە هەز دەکەیت تێکدانی گۆڕ سوودێکی هەیە؟ بەخوای من لە ڕووی دینیەوە نازانم ڕووی دینیەوە ئەگۆک هاوڵاتی ئاسایی بەڵێ وەڵی من شێوانی گۆڕ وەڵی بەس بێخیرەتیە بەڕاستی ینی چشی سوودێکی نییە یعنی ئەمە نازانم ینی ئەگەر کابراک ینی زەڕیشی پێشتر هەبوو بێ بۆ کەسەکەی ئەوی ئێستا ئەوانە من نازانم ینی بەڕاستی بووە وەکو ئەوەی لێ هاتووە سیلسیلە بووەتە دیاردە بۆ ئەوەی هەندێک کەس ینی بەڕاستی من هەستەکەم ینی ئەوە دەستێک بێ یعنی بۆ شێواندنی گۆڕستانەکان بە عام ینی بە هەمووش ینی هەم لە گۆڕستانی برامە مەسیحیەکان هەم ینی بەڕاستی ئەوەی خۆمان ینی هەم لە سەیدەکان ئەمانە سەیدن مەسەلەن ئەوەی شێخ ئەحمەد بەڕاستی ئەوە دیاردەیەکی زیاد ناشرینە. من پێویستە یان بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان چاودێری گۆڕستانەکان وەکو پێویست بک بەڕاستی. زۆر باشە مامەجان دەست خۆش بێت. ئەمە قسەی یەکێک لە هاوڵاتیان نەبوو کە ئەو بەردەوام سەردانی ئەم گۆڕستان دەکەوە خۆی دەڵێت تەرمی دوو مامی لەم گۆڕستانە نێژراوە ماوەی چەند ڕۆژێک پێش ڕووداوەکەی گوندی هەرمۆتەی قەزای کۆیە ئەم ڕووداوە لێرە ڕوویداوە. نزیکی 11 گۆڕ بە دیاریکراوی گۆڕەکان بەشێکی شکێنراون جا ئەمانە بەشێکیان چێلەکان شکێنراون بەشێکیان بەتەواوی ئەمە خەریکە لە حاڵەتەوە دەبێتە دیاردا لە ماوەی تەنها یەک مانگدا 3 گۆڕستان 41 گۆڕی لێ شێوێنراوە.